بێنانی فۆڵتێک پرێس سڵاوتان لێ کەپتان باش مافپەروەرێکم لەگەڵە لە یەکێتی پیاوان دیارە باز ئەو گرفتانە دەکات کە ڕۆژانە بەرامبەر بە پیاوان ئەنجام دەدرێت لەلایەن هاوسەرەکانیانەوە. کاکا کۆسڵاو لێم کات و باش پێم بڵێ دۆخی پیاوان چۆنە لە ئێستاە؟ دۆخی پیاو هەموو کات لە کێشەیە بووە، هیچ لەحزەیەکی ژیانی بێ کێشە نەبووە لەلایەن هاوسەرەکانیانەوە. بەڵێ ئادەی کام پیاوە ئادەی پیاوێ دەست هەڵبڕێ بڵێ من لە ڕۆی ڕێز و محیبەتەوە لە ماڵەوە پێرفێکتم بەدەستی ژنەکەمەوە، بەڵام پیاو لەبەرەوەی بەخشندەیی هەیە نوقسانیەکانی هاوسەرەکەی چاپۆشیەکە. کاگاکۆ ئەگەر پێم بڵێ لێستایە هیچ ئەو حاڵاتانی کە دای ئێون حاڵەتی توندوتیژی جەستەیی بەرامبەر بە پیاوان ئەنجام دا لەلایەن هاوسەرەکانیانەوە؟ بەڵێ توندوتیژی جەستەیی لە خەوە خنکێنراوە و جادووی لێ کراوە بۆ ئەوەی کە شێت و شبریکە. حاڵەتمان هەیە دەرگای لێ نەکراوەتەوە، حاڵەتمان هەیە بێڕێزی بەرامبەر کراوە، هەڕەشەی کوشتنی لێ کراوە، ئەمانە هەموو توندیژی جەستەین و زایدن دەرونیشن. مامەستا تۆ لەگەڵ قسەکانی هاوڕای دیاخود پێ دوایەکەوە من پێچوانی ئەوم ئەڵێم ئەگەر سەیری بینی ژن و پیاو بکەین، ژن چی لە پیاو ئەوێ چەند خاڵێکە، یەکی گرنگیدان، دوو ڕێز، سێ متمانە، چوار خۆشەویستی، پێنج باوەشێکی ئارامی. ژن ئەمی لە پیاو ئەوێ. ئەی پیاو چی لە ژنەوێ؟ ڕوویەکی خۆشکە بە هات و لە بازار ڕۆشتەوە یان لە دەوام چەوە ڕوویەکی خۆشی هەبێ بووی. ئەمە یەک دوو. ئەگەر بە حیبەت و ڕێزی خۆشەویستی لە بینی ژن و پیاوە هەبێ بە حیاتی کێشە و مەشاکل دروست نابێ. هەر وەک گوتم ڕێزێک وەکو مویەکی باری گوایە لە بینی ژن و پیاوە، ئەگەر ژن ڕایکێشە و پیاو ڕایکێشی ئەو ڕێزە نامێنێ. بەڵام ئەمە ڕایکێشان و کوینەکە یەکیان باشتر بێت یەکیان نەرم بێ. پاشان کە خوا ڕگەزی ژن و مێردی دروست کرد، ڕگەزی نێرومەی دروست کرد، هەموو ژنێک هەموو مەیەک ژن نییە. باش تۆ چی دێرە سەر قسەی کاگاکۆ کە سەوتی هەندێک پیاو هەیە لەلایەن ژنەکانیانەوە لەلایەن هاوسەرەکانیانەوە دەرگانی نەکراوەتەوە شەوکەشتنەوە تۆ ماڵەوە. مەسەلەی سێکس یان توندوتیژیان بەرامبەر کراوە. مەسەلەی سێکس لە ژیانی ئینسانە دەرەجەی ئەساسی نییە. جاری وایە هاوسەرەکەت کە باوشێکت پیاکە هەموو ژیانت لە بیرەچێتەوە ناخۆشیەکان. ئەو مەشاکلی کە لە دەرەوە هاتە ئەگەر خێزانەکەت ڕوویەکی خۆشت لەگەڵا بەکاربێنێ بڕواناکە مەشاکل دروست دەبێ. پاشان ڕاستە بۆ دەرگای لێ نەکراوەتەوە، یاخود توندوتیژی بەرامبەر ئەنجام درراوە. بۆ توندوتیژی بەرامبەر ئەنجام دیارە کەم تەرخەم بۆ پیاوکە لە ئاستی ژنەکەیە، بۆیە ژنەکەش ڕەگرێ و تێری ناکە. ئەمە یەک دوو ئینحرافەکە. پێ دوایە هاوڕێ قسەکانی مامۆسابی کە پیاوەکانی کۆمەلگای کوردی بۆ جۆرن؟ وەڵا ڕێزم بۆ بیر و بۆ چوون و بیرکردنەوەی پیاو ئەچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە ئیلتیزامات و مشەقەتی قبوڵەکە لە سەرشانی خۆی بۆی ژیانی هاوبەشی هاوسەرداریەوە، بەڵام چاوەڕێیە محیبەت لە هاوژینەکەی وەرگێت، لە ژنەکەی وەربگرێت و غەریزەی جنسی تێر بێ و لە ڕووی محیبەتی دڵ تێر بێ، نەک پیاوەکە هەر محیبەت ببەخشێ و هەر ڕاکەڕاکی دینار و درهەمی بێت و تووشی حرام خواردن بێ لە پێناوی قوتی ماڵ و مناڵی. تۆ پێ دوایە کە ئافرەتەکانی کۆمەلگای کوردی ناتوانیەوە هەست و سۆزی پیاوەکان بکەنەوە لە بەرامبەر ماندووبوونی پیاو بۆ پەیداکردنی بژێوی و ئەو پیاوەی کە دنیا محیبەت دەبەخشێت. ژنەکان لە بینی خوانە بەگاڵتە پێکردنەوەڵێن بەخوا پیاوەکەم زۆر ماساو چییە، ماساوی دنیام بۆەکە. ئەمە خۆشویستی یا ماستاوە تۆڵی؟ وەڵڵی لە ئەسڵا خۆشەویستیە بە ژنەکان بەخەڵەت لێکیێن، ینی داوا لە نەنکان و پوران و دایکانەکەم نەسیحەتی کچەکانیان بکەن کاسنە پرۆسیا زەر بڵێ کچم لەگەڵ مێردەکەت پڕ محیبەتیکە پڕ تێریکە لە ڕووی غەریزەی جنسیەوە تێر محیبەتیکە با دڵی فەراغی تیان نەبێ بە دوای پڕکردنەوەی فەراغەیە لە بەدیلی تۆ بەلامەن هەزی بچێ پڕیکاتەوە یان بەدزیەوە ژنێکی تر بێنێ. ژنەکە مەبەستم تۆ نییە، من نوقسانی منە لە ماڵەوە با خەڵەت تێنەگەی. هاوڕای قسەکانیت؟ نەخێر من ئەڵێم ئەگەر پیاو بێت ژن بەغەڵەت لی تێناگە و دوایەوەش توندوتیژی بەرامبەر ناکە. با پیاوانە کاتێک پیاوێک ژنێک گەێنەی خاتە سەرخانەی خۆی دیارە نان هەیە لە ماڵەوە بەتانی هەیە پێی بخەوێ. بەڵام ئێمە گەر بێت و سەیری ژیانی عەرەب بکەین لەگەڵ ژیانی کوردی خۆمانە، کاتێک کەسێکی عەرەب ژن ئەیە
بەشوو کچەکەی ئەیە بەشوو یەکەم شەو دائنیشە باوکەکەی نەسیحەتێکە هەدەکەی پێ ئەڵێ لە دوای خوا مێردەکە تێتەعاتی بکە بەڵام کۆمەلگایکەم عکسیەوەیە گای کوردی خۆیان بە عکسیەوەنەوە کورهڵی ماڵی باوکە قیبلەتە قسەی لێ قبول نەکەیت ئەمە یەک دوو تیکێنانە بێنە ماڵی باوکتابی خۆی وەرەوە ئەمە وا ئەکاتکەوا شیرازەی بینی ئەو خێزانانە تێکچێ و شیرازەی کۆمەلگای کوردیش بە عام بڕوخێ وەڵام من ئەڵێم ئەبێ ئافرەت تێبگە کە محیبەت بەخشین بە مێردەکەی نەماساوە نە لە ترسایە نە بۆ مەسلحەتە بەڵکو ئەرکێکی ئاینی و ئەخلاقی کۆمەڵایەتیە کە ئەبێ جێبەجێکا بەرامبەر بە مێردەکەی ئەو لێوەی کە بۆ دەرەوە سووریەکاوەکو ئەم مایکێ کەناڵەکەتان ئەبێ بۆ مێردەکەشی ئەو لێوە سوورکە نەک پڕیکا بە سلیکۆن و کەڵکی ماچی دەمی پێوە نەمێنێ عیب نییە کاکە مافی پیاوە دەستەکانی خۆش بێ سازۆ بەڵێ پێچەوانی کەشری سارد و بارانایی ئەم ێوارەی شاری سێمانی ئەوەی بینتان گفتوگەشی گەرمی ئەم دوو هاوڵاتیە بوو کە دیارە کاگاکۆ ماپەرۆ لە لایەشێتی پیاوان و باسی لە کێشۆ گرفتانە کرد کە ڕۆژانە و بەرامبەر پیاوەکان ئەنجامەدەن وەکو خۆی کە باسی کرد.